باش هشتی سپیدایا واشنطنیا بخیر هاتنا کورت کنکشن از داخل شەمۆ. لای منیشەوە هێرۆ زەنگەنام کاتتان باش لە بەرنامەی ئەمڕۆماندا چەند هەواڵێکی گرنگتان پێشکەش دەکەین. ئیلۆن مەسک گەیشتۆتە ڕێککەوتنێک بۆ کڕینی پلاتفۆرمی تویتەر. چالاکوانێکی بەناوبانگ لە تورکیا سزای زیندانی هەتاهەتایی دەدێت. ئەم سزایە ڕخنەی زۆری لێ دەکەوێتەوە. ji meydana navenda New Yorkê me raportek heye ji navkomên bîreweriya qirkirina Ermeniyan dikin û gelo pereyê dîjîtal çiya û çawa kirîn û firotin pê tê kirin. Lê ragihandina nûçeya duh sirinc rakêşa ku dewlemendê herî navdarê cîhanê yan dewlemendê herî mezinê cîhanê Twitter kiriya ew peyam her germa koşka spî راستەوخوا چ تێبینی نەدان ji ragihandina duhiya ku Elon Musk Twitter bi 44 milyar dolaran kiriya. Lê baweriya Serok Joe Biden piştrast kir ku divêtin platformên mîdya û teknolojiyayê berpirs bin li hember her zirarekê ew digehînin. Piştî ragihandina peyamê kirîna Twitterê Elon Musk xwediyê çendîn kampaniyên teknolojî soz da ku ew vê platformê ji azadiya bîr û bawerên civakî û aborî ra ji 83 milyon bînerên xwe ra veke. Elon Musk xwediyê Teslayê jî got wî xwest Twitterê bikira û bêxe kartê taybet çunku ew ne di astê PTV de ye wek platform ji azadiya axaftinê ra. کۆمیتەی ئیسپانیەکان لە کۆنگرێسی ئەمریکا کە کاکسی ئیسپانی ناسراوە ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک بایدن کۆبوونەوە و داوایان کرد بڕیاری ژمارە 42 هەڵدۆشێنرێتەوە. بڕیاری ژمارە 42 بڕیارێکی تەندروستی گشتیە و لە دەمی بەڕێوەبەرایەتی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ لە میانەی پەتای کۆرۆنا دامەزرا کە بەپێی ئەو بڕیارە دەبێت وەزارەتی ئاسایشی نیشتیمانی دەست بەجێ نزیکەی هەموو کۆچبەرانی سنووری باشووری وڵات دەربکات. کۆشکی سپی ڕۆژی دووشەمە گوتی بەردەوامە لە ئامادەکاری بۆ هەڵگرتنی ئەو بڕیارەی کە دەبێت لە 23 مانگی پێنجەوە جێبەجێ بکرێت. دوشەمبێ هاڤانە هۆشداری دا ku Amerîka dixwaze ku bajê civîna bilind a welatên Amerîkayê dûr bêxe ku danûstandinan dike li ser daڕiştina plana kar û kiryaran ji pirsên serekeyên herêmên Amerîkayê raweka tenduristî, penaberî û mafên mirovan. Wezîrê derve yê ku ba Bruno Rodriguez gota rojnamevanan ku bendkirina welatî wî ji danûstandinan dê şikisteka dîrokiya mezin da. Wezîrê Kubayî got jî eger Serok Joe Biden dev ji siyaseta xwe ya demê ku cêgirê Serok Obama bû berda ew ê matmayî bimîne. Civîna bilinda welatên Amerîkayê di 8 meha xizîranê da li Los Angeles wê were birêvebirin. Wezîrê Kubayî got jî ku gelek welatên Amerîka latîn rastî fişara Washingtonê dibin bi taybet li hember koçberiyê. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هێرۆ بەردەوام راپۆرتان وەردەگرن و بێور باوەڕێن خەڵکێژی لەسەر مەسەلا دەنگی ئەمریکا بەتایبەت لە بیرۆوەریە 30 ساڵیە دەنگی ئەمریکا. بەڵێ بێگومان کۆمەڵێک بیرروڕامان بۆ هاتوو لەوانەشە ڕخنەشمان لێگیراوە و ئێمە ڕخنەکانیش دەخەینە ڕوو ئەو ڕخنانێکە لێمە بەڵێ بێگومان. خەڵکی داواکاری زیاتریان هەیە لە دەنگی ئەمریکا وێڕای ئەوەی بە سەرچاوەیەکی گرنگی هەواڵ و زانیاری دەزانن دەشیانەوێت ئەم دەستگایە ڕۆڵی زیاتر بگێڕێت. پێیان نێرمان دڵشاد ئەنوەر راپۆرتێکی لەم بارەیەوە ئامادە کردووە. بەڵێ دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە کە کێشەیەکە بۆ لە راپۆرتەکەی کە نەیانتوانیوە راپۆرتەکە ئامادە بکەنەوە ئێستا چینە راپۆرتەکە ئامادەیە. بەشێکی زۆر لە دانیشتوانی هەرێمی کوردستان لە 30 ساڵی یادی دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ستایشی کارە ڕۆژنامەوانەکانی دەنگی ئەمریکا دەکەن و پێیان وایە بووەتە مینبەرێکی متمانە پێکراو بۆ دەستخستنی هەواڵ و زانیاری دروست. هەڵبەتە ئێستا لە
ناو میدیا کوردیەکاندا فۆزایەک هەیە ئەو فۆزایە لەناو دەنگی ئەمریکا بەدی ناکرێ یعنی بەشێکی زۆر لە دانیشتوانی هەرێمی کوردستان لە 30 ساڵەی یادی دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکادا ستایشی کارە ڕۆژنامەوانەکانی دەنگی ئەمریکا دەکەن و پێیان وایە بووەتە مینبەرێکی متمانە پێکراو بۆ دەستخستنی هەواڵ و زانیاری دروست. هەڵبەتە ئێستا لە ناو میدیا کوردیەکاندا فۆزایەک هەیە ئەو فۆزایە لەناو دەنگی ئەمریکا بەدی ناکرێ یعنی دەنگی ئەمریکا بە شێوەیەکی پرۆفشنەڵانە کار دەکا لە راپۆرتەکانیشدا هەمیشە بێلایانی دەپارێزێت و هەروەها کاتێک کە راپۆرتێکی دەنگ ئەمریکا دێتە بەرچاوت چ بە نووسرا و چ بە بینرا و ینی شایانیەوەیە کە کاتی بدەیتێ و هەمیشە زانیاری تازەت پێدەدا لە ڕووی هوشیاریشەوە لە ڕووی زانیاریشەوە دەتباتە ئاستێکی تر. بەشی کوردی دەنگی ئەمریکا 30 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 24 لەسەر 25 ساڵی 1992 دامەزرا. پاش 30 ساڵ لە دامەزراندنی پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە و بووەتە مینبەرێکی باوەڕپێکراوی هەواڵ و زانیاری. و لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە تا ئێستا ئەم کەناڵە ڕۆڵێکی باشی بینیوە تا ڕادەیەکی باشیش بابەتی ئیشی کردووە لەسەر و پێشاتانێک کە لە کۆمەلگەی کوردیوە تا ڕادەیەکش لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆیە من با کەناڵێکی باش ێزانم و هیوای پێشکەوتن و با بڵین ئیشکردنی باشتریان بۆ خوازم و لە ڕاستیە لە ئێستا توانین بڵین بەشێکی زۆر لە میدیاکان بڵین میدیا لە هەرێمی کوردستانە دەلاقەیەک یاخود با بڵین بە جۆرێک لە جۆرەکان ناپیشەیانەی ئیشەکەن خۆشبەختانە تا ڕادەیەکی باش توانم بڵێم دەنگی ئەمریکایەکێکە لەو با بڵین کەناڵانەی یاخود با بڵین لەو دەنگە بابەتیانەی کە بە شێوازێکی بابەتی ئیشەکە لەسەر ئەو پێشاتانەی کە لە کۆمەلگەی کوردیا گونجەی یوای ئیشی باشتر و یاخود با بڵین کاری باشتریان بۆەکەی. دەنگی ئەمریکا ڕۆژانە لە ڕێگەی رادیۆی وێبسایت و سۆشیال میدیا و گەشتی هەواڵە تەلەڤیزیۆنەکانیەوە زانیاری دەگەیەنێتە دەست هەموو هەوڵاتێکی چاودێری کورد. و دەنگی ئەمریکا یەکێکە لەو کەناڵ و با بڵین بیستن و ئەوەی کە زۆر گرنگی بە ئینسانی کوردە ئەم فترەیە ئەوەی ئاگادار ببن بۆیە اقتراحەکەم دەنگی ئەمریکا تەنیا دەنگ نەبێ هەوڵبەن ئیشی هونەریش بکەن ئیشی هونەرمەندان پێشکەش بکەن هەوڵ بدەن ینی فرەندایانی بێت لایەنێک نەبێت بە تەنیا دەنگێک بێت هیوادارم بتوانین ئێمەش هونەرمەندان هاوکاری ئەم جوانی دەنگی ئەمریکا بکەین بە کارە هونەریەکانمان کارە هونەرەکانمان بگاتە ئەوان چون بەڕاستی دەنگی ئەمریکا جوانەکەی لەوایە هەموو دنیا گوێی لێگرێ بە تایبەتی هەموو کوردستان یعنی لە هەموو کوردستانی باکوور و باشوور و ئەوە بۆیە گرنگی ئەم دەنگێکی پڕسۆزی ئینسانی جوانە بۆ ئینسانی کورد. سەرباری ستایشکردنی دەنگی ئەمریکا لەلایەن زۆربەی ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانەوە بەڵام بەشێکی تر لە هاوڵاتیان چاوەڕوانی زیاتریان لە دەنگی ئەمریکا هەیە. ئەو زوڵم و ئەو نەعەدالەتی کە لە هەرێمی کوردستانە حزبەکان و بەرپرسەکان ئەیکەن بیگەیاندایە بە ئەمریکا ئەو باسی ئەو نەعەدالەتیانەی کە لە ساڵی 1990 بەدواوە هەتا ئەم دقەیە کاربەدەستانی هەرێمی کوردستان کە لە خەڵکی کوردستانی یەکەن کە خەریکی مژینی خوێنی خەڵکی کوردستانن ئەوە دەنگی ئەمریکا ئەمەی بگەیاندایە بەڕاستی کەم تەرخەم بووە بەڕاستی باش ئیشی نەکردووە لەم کایە چونکە تۆ دەنگی ئەمریکا معتەبەرە کاکە لە ناوەندە جیهانیەکانە لە ئەمریکا ئەتوانێت کاریگەری هەبێت تەئسیری هەبێت لەسەر ناوەندی ئەمریکا. گەیاندنی زانیاری دروست بووە و ناوچانەی کە میدیان تێدا سەرکوت دەکرێت و ئازادی کاری میدیایی تیاندا سنووردارە یەکێکە لە ئامانجا سەرەکیەکانی دەنگی ئەمریکا. دڵشادەنوەرە دەنگی ئەمریکا سلێمانی. بەڵێ دەخیل یەکێک لەو شتانی کە داوا ئەکرێت لەلایەن هونەرمەندەوە باڵین داواکرێ ئێمە بەرنامەی هونەریمان زیاترە بیا گرنگی بە هونەرمەندان بدەین بەڵام ئێمە جگە لە بەرنامەکانی ڕادیۆ کە هەر لە سەرتاوە بەرنامەی هونەری ڕادیۆیی هەبووە ئێستا دوو بەرنامەی تایبەتمان هەیە کە زایاڵی داهێنان و هەفت ڕەنگە کە تایبەتە بە بەرنامەی هونەریە.
ئەو ژی لەسەر ئێنارتی هەلبەتە بەڵاو دەبن ژبلی وێژی ڕاستی یەک دکارە گەلە سوپاس ژبووی گۆداری و باسیا کاریمەندێکە و دەوێ ئەم بتر کار بکن و مەسەلاک و گەهاندنا باوریە خەڵکیان تشتی لە کوردستانی تبە بگەهینە حکوومەتە ئەمریکی ئەڤڕاهاتە ڕادەیەکی نە ئەرکیەکی دەنگی ئەمریکا ئەرکیەکی دەنگی ئەمریکا ئەوەکو پامێن ڕاست و درست دەمێ درست بگەهینە گۆهدارین خۆ هەر زمانێک بەعالی خۆ بمەژید ئەمژی تم دەخوازن وان پەیامە زوو بگەهینە گۆهدارین خۆین کورد جێن کورد لێبن. هەر بە هەلکەف تاسی ساڵیا بەشی کوردی دەنگی ئەمریکا مەخواست یەک ژی کارمەندین کو کاری لەسەر دیجیتال میدیایە دیکا کاکنەجی باڵایی نها ئەو بەمەڕەیە مە دخواست ئەو بەحسی ئەزموناخوا بکە و سەربۆ ڕاخوا لە دەمێک و ئەو لە پراگ بەری بێتە واشنگتن کار بەمەڕە دکرد نەجیب تکاری چی بێژی لەسەر وێ تەجروبەیە لە دەمی هون لە پراگ و کارش بۆ بەشی کوردی دکرد. بەێ دەخیل وەک دەزانی ئەو تەجربەمەیە پراک تەجروبەکە تایبەت بوو پراستیە دەنگی ئەمریکا بوو جارایەکی بوو و تەوی رادیۆ ئەوروپا ئازاد رادیۆ ئازادیە رادیۆ فری ئۆروپ رادیۆ لیبرتی لە پراگێ دەنگی ئەمریکا بەشی کوردی بهێتە vەکردن و شوێ دەرێ ئەم وەکە کارمەندن رادیۆ دەنگی ئەمریکا لێ بەرهەمێ مەش بوو دەنگی ئەمریکا تاتە وەشاندن کوردی ڕۆژێکە یاکو نەچاوەڕێکریدا بەرێز عومەر دزەیی تێلەفۆن کرد گوتی نەجیب دبەک و گرێبەستەکە کاری بێت بووتە وێ بچە پراگێش بوو کارکردنێ بە دەنگی ئەمریکا ڕا تەمام پشتی ئەو ژڤانە کو هاتیە پلانکردن ئەم چوین ئەم هاتیە وەرگرتن وەک دەزانی دەخیلوی چاخی هێرشن سەر عێراقێ یەن هەفپەیمانیا سەرۆکاتی ئەمریکا بوو دژی ڕژێمە سەدامی نهات بوونە دەست پێکردن لێ ئامادەکاری هەبوون ji ber wê yekê em ڕەوشێکە یعنی نە نورمالدا بووین me bû radya Iraqa azad wî çaxî em bejdar bûin gel wana wek karmendên dengê Amerîka me hin berhemê wan weke dosya rojê hebû babetê û mijara gerim ya wê rojê ewan bi erebî diweşand hemî analîz û pêzanîn bû me dikire Kurdî û me bû dengê Amerîka dişand her wisa gera di rojnamevaniya erebî da li ser mijarên wê demê ku gelek gerim bûn ser Iraqê û hêriş ser Iraqê hebûn me bû dengê Amerîka dişandin dexîl bîrhatineka gelek giring li Prag heye dema ku em wek karmendên dengê Amerîka û karmendên Radya Ewropa Azad û Radya Iraqa Azad caverê bûin dema nehê Nîsanê peykerê Saddam Hüseynî li Gurepana Firdews hatiye xarê wî wextî em li Prag bûyne şahidên wê bûyerê bûyereke yanî ya neşbîrkirî bû her wisa tişekî giring dixwazim bêjim bi Kurdî bû carayekê bû ku hewildan hebû dengê Kurdî li Radyo Ewropa Azad jî bête vekirin lê pirsgirêkek hebû nazanim ya finansê bû belê muhim çênebû û niha dengê Amerîka yanî dirêjî weşana xwe ew sazî beşeke ji ragihandina ku dengê Amerîka beşek jê gelek spas necîb gelek spas ڤیدۆرەکان زۆرن دەخیل ئەوانەی دەنگی ئەمریکا تەواو نابن هاوکارانمان هەر بەردەوام دێن و باسی بیرۆرەکانی خۆیان لەگەڵ دەنگی ئەمریکا دەکەن لە ماوەی ئەم هەفتەیەدا. چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. دەگەل سڤک بوو ناتون بیرن خۆپاراستنی ji کۆرۆناڤایرۆس ku derketina navgirseyên mezin snûrdarkirî bû Serok Joe Biden vedgera kampênên komkirina alîkariyên diravî ji partiya xwe re hewlên serokî di vî karê siyasî de gelkê giring e bi taybetî jî partiya wî Partiya Demokrat li pêş taqîkirineka gelkê mezina heta ku wek piranî di civata nûyêneran da û civata sînatorên Kongresê Emrîkî de bimîne.
سەرۆکی ئەمریکا جۆ بایدن باکووری ڕۆژئاوای پەسیفیک هەڵبژارتیە بۆ یەکەم کۆمکردنە هاریکاریان دەڕاویژی لای خۆی کەساتیڤە دیگە لەندامێن کۆمیتانەتەوەیە پارتیا خۆ لە ئۆرگن و ویلایەتە واشنگتن کو دە هەڵبژارتنên 2020دا bi şێوەیەکی berfireh li van wîlayetan serkeftin dezveyîna bû bi çareserkirina kêşeyên guharîna keş û hewayî. Em gihîştine xalekê ku krîza jîngehê diyar bûye. Herçendî serokêberê bi vêkê nebawer bû. Niha me derfetek baş heye ku em tişt ne bikin ku me nikarîbû 2 sal yan 5 sal yan 10 salan berê bikin. Di bersiva guharîna keş û hewayî da ev kêşa dengderaye di çendîn helbijartinên nîvxola desthilatê da zêdebarî şerê li Ukrayna û herwisa destnîşankirinên dadgeha bilind de Amerîka. Belê bêkarî kêm bûye. Qesra SPF yek piştrast kiriye. Lê dema xelk diçin bazarê xwarinê yan panzîxanan çend caran di heftiyê de û dibînin ku biha gelek bilind bûne û ew ji ber enflasyonê gelek nerhetin. Rûniştivanê Oaklandda Jason Emerson gotî bihayê her tiştekî bilindtir bûye. Derbarî bihayê gazê bilind bû û hemû kes vê yekê dizane û tu dizanî ev bi dolareke zêdetir e heta derbasî bajêrê bibî bû karî. Bihayê hêka dolarek zêde bûye her tiştek dolarek bi ser zêde bûye û ev e bargiranî ye. Li Portlandda li wîlayeta Oregon Serok Joe Biden diyar kir ku partiya wî harîkarî peydakirina 7.9 milyon delîvên kariyê nîda kiriye û dubare kir ku giringiya we berhênanê di nîkirina pîşesaziya niştîmanî da ye. Ew gelekî mezin pir û dirêj bûye ji dema ku Amerîka we berhênan di firokxane, bender û riyên me yên trênê de kiriye. Me nekiriye. Me berê jêrxaneyên herî baş hebûn. Me jêrxaneyên başên cîhanê çêkirin. Ev rastiyek e. Yani asayînî nebû partiya Serok Biden di helbijartinê nîva desthilatê da kursiyên kongresî ji dest bidet. Li Sparrow dibêjît ev helbijartina bi taybet çêdibît bi zehmet bin bû Serok Biden. Niha demokrat rastî di rewşek zehmet dane. Dibe ku kongresî ji dest bidin û her wisa bisanahî civata sînaturan jî ji dest bidin. Vî çaxî da Biden ji bo helbijartinên nîva desthilatdariyê dê bikeve rewşeke gelek lawaz da û dibet vê serdema cemserî û partîbûnê de ev dê bibe felaketek bû Biden û her wisa bû berpirsêndin ji ber ku kumariyan hin dengên kêm li civata nûêneran û civata sînaturan de hene ku ji bo bernameyên Biden rihetiyek be. Serok Biden ew delîve heye ku careka dî harîkariyên kesatî bigihîte komîta niştîmaniya partiya xwe ku zêdetirî 107 milyon dolar heta dawiya meha adarê komkirin. Li hember komîta niştîmaniya komariyan ku zêdetirî 2000 milyon dolar komkirîne. ڕەنگە سێر و عەجیبێ ئەگەر یەک بەحسی کۆمکردنا پارا بکات دە هەڵبژارتنی ئەمریکادا مانەوەیە؟ بەڵێ بێگومان ئەمە شتێکی زۆر باوە دەخیل لە ئەمریکا باوە بڕیار دەرەژ بوو ئەنجامان گەلێک جاران کە پارتیەکیان لایەنێکیان حتا ئەندامێک چەند بتر پارا کۆم بکە ئەوەی هەند شانسی سەرکەوتنی هەبە. بەڵێ دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ئەم کاتت باش؟ شێرۆخان سپاس بەڵێن چی نوێ هەیە لەبارەی گەڕانەوەی سەرۆک بایدن بۆ ناو کۆبوونەوە جەماوەریەکان بە مەبەستی کۆکردنەوەی کۆمەک بۆ پارتەکەی. ئەلبەتە هەواڵەکان هەر تەنها باز لەوە دەکا کە سەرۆک بایدن بۆ یەکەمین جارە لەوەتای پۆستی سەرۆکایەتی ئەمریکای وەرگرتووە ڕاستەوخۆ بژێتە ناو ئەو هەڵمەتانە بۆ کۆکردنەوەی دارایی بۆ دیموکراتەکان. بێگومان لەم هەڵمەتەدا کاملا هەرس جێگری سەرۆکی ئەمریکاش لەلایەکی ترەوە دەستی کردووە بە هەڵمەتی کۆکردنەوەی ئەو داراییە کە تەنها نزیکەی 7 مانگ ماوە بۆ هەڵبژاردنەکانی میدتێرم وە لە نێوەندی هەندێک لە نیگەرانیەکانی دیموکراتەکانیشدایە بەوەی کە ترسیان هەیە ئەم جارە لەم هەڵبژاردنەی مانگی یازدەی داهاتوودا بۆ میدتێرم یا بڵین هەڵبژاردننی کۆنگرێسی ئەمریکا دیموکراتەکان لەوانەیە ئەو زۆرترایەتی کە لە سیناتدا هەیەە لە دەستی بدەن. بەڵێ باشە بەڵێن لەم کاتەیە کاتێک کە ئەزانین کە تازە واشتەکان دێتەوە سەرخۆ لە پاش کۆرۆنا و سەرۆک بایدن گەڕاوەتەوە ناو خەڵک بۆ کۆکردنەوەی کۆمەک باشە چمە ترسیەک هەیە ئێستا لەسەر پارتەکەی سەرۆک بایدن لە کاتێکداوە کۆزانین کە هەڵبژاردنەکانی متەرم وان نزیکە بنەوە چۆن ئەتوانن دیموکراتەکان زۆرینی خۆیان لە سینات و لە ئەنجومەنی نوێنەراندا بهێڵنەوە.
یەکێ لە خاڵە گرنگەکانی کە باز دەکرێت لێرە لە میدیای ئەمریکادا ئەو جۆرە ناتەبایی و ناکۆکیەیە کە لە ناو دیموکراتەکاندا هەیە کە پێویستە بە گوتارێکی یەکگرتوانەوە بچنە ناو ئەم هەڵبژاردنەی میدتێرمەوە بۆ خۆت دەزانی هێرۆ ینی کۆماریەکانیش لە هەوڕێکی چڕوپردان نەک بۆ ئەوەی ببنە زۆرترایەتی لە سیناتدا بەڵکو لە ئەنجومەنی نوێنەرانیشدا ببنە زۆرترایەتیەکی گەورە و جیاوازیەکی زۆر هەبێ. سەختیەکی ترکە لە بەردەم دیموکراتەکاندایە دۆسەی باری ئابوووریە لە ئەمریکادا ئەو گرانی کە ڕووی کردوتە ئەمریکا بەرزکردنەوەی نرخی سوود لە بانکەکانە ئەمانە ئەو گرفتانن ڕاستە ڕێژەی بێکاری ینی زۆر کەمە وەکو سەرۆک بایدن لەیچێ لە وتارەکانی ئاماژەی پێکرد لە ماوەی ئەم نزیکەی 2 ساڵی سەرۆکایەتیەکەیدا توانیوێتی بۆ نمونە نزیکەی 7 ملیۆن و 400,000 کاری نوێ بڕەخسێنێ بەڵام ئاستی داهات یاخو وەرگرتنی ئەو پارەیە لەگەڵ ئەم گرانیەدا کە هەیە یەک ناگرێتەوە ئەمەش نیگەرانیەکی زۆرە لە لای دەنگدەری ئەمریکی بۆیە زۆرێک لە استراتیژدانەرانی دیموکراتەکان پێیان وایە کە پێویستە کاری بەپەلە بکرێ بۆ دابەزاندنی نرخ. بەڵێ بێگومان دۆسێ ناوخۆیەکان کاریگەریەکی زۆریان لەسەر هەڵبژاردنەکانی میدتەرمدا دەبێت. بەڵێن ساڵح زۆر سپاس دەکەین لەگەڵماندا بووی. سپاس بۆ تۆ. دێ باژارێکی بنعردی بیابانین باشووری غەزایە دەمریتانین فلستینی ji بۆ بافچۆنەکە دن بە ئیسرائیلی ڕەخوا ئامادە dikin li demekî ku girjî li Orşelîm Qudsê tundtir dibin. Şervan Sembula hêzên Elquds şaxê çekdarê tevgera cîhada İslamî bilind dikin. Ew duwem milîtan hêmeztirîn komala çekdara ye li Xezayê piştî tevgera Hemas a İslamî ku deselatdara li Xeza. Dengê Amerîka ji wir راپۆر دکا. لە تۆنێلێکی کە لێ دراوە لە ژێر خاکەلماوەکانی باشووری غەزە چەکدارە فەڵەستینیەکان لە ئامادەکاریدان بۆ شەڕی داهاتویان لەگەڵ ئیسرائیل لەم دەمەی گرژیەکان لە ئۆرشەلیم قودس مەترسی هەڵکشانی لێ دەکرێت. ڕێرەوەکانی ژێرزەمین هیچ شوێنەوارێک لەسەر ڕووی زەویەوە بە دوایاندا بەجێ نایەڵن. بەڵام لە ناوچەیەکی پڕدار و درەختی نزیک خانیونس حوپیاوی دەمامکدار لە بەرگی سەربازیدان کۆمەڵێک دەمانچە و نارنجۆکیان هەڵگرتووە بۆ ناو دەواازەی تونێلەکە کە بە ناو گردێکی بچووکدا لێ دراوە. چەکدارانی سەر بەلیوای سەرایەل قودسی لقی چەکداری جیهادیە ئیسلامیەکان دووەم گەورەترین کۆمەڵی چەکداریە لە غەزە لە دوای بزوتنەوەی حەماسی ئیسلامی کە حکمی ئەو ناوچەیە دەکات. ئێمە بە درێژایی کات لە ناو تونێلەکان کار دەکەین. بەرخودانی سەرایە ئەلقودس و جیهادیە فەڵەستینیەکان لە کارکردن ڕناوەستن وە پەرە بە ئامانجی خۆیان دەدەن. ئیسرائیل بانگەشەی ئەوە دەکات گوایە ئەو تونێلانەی کردوتە ئامانج لە کاتی شەڕی سەیف القودس. ئێمە پشتڕاستی دەکەینەوە کە ئەم قسەیەیان دروست نییە. لە قەدارەکانی کەچاڵەکەی داپۆشیوە ڕێڕەوێکی تەسک ئاشکرا دەکات کە بە دیوار و بە بلۆکی کۆنکریتی داپۆشراوە. تەواو کراوە بە گڵۆپی کارەبا سیستەمی هەوادان کێبڵەکانی پەیوەندیکردن. تونێڵەکان ژوورێکی بچووکیشان هەیە بۆ هەڵگرتنی چەک و تەقەمەنی. بەرپرسەکەی جیهادی ئیسلامی گوتی کە بزوتنەوەکە هەردوو سیستەمی تونێڵی بەرگری و هێرشبەرانەی هەیە. ئێمە تونێلی هێرش و بەرگریمان هەیە. تونێلە بەرگریکارەکان ئەوانن کە ئێمە بەکاری دەهێنین بۆ شاردنەوە لە فڕۆکە و سیستەمەکانی سیخوڕی جووەکان. تونێلی هێرشبەر بەکاردێت بۆ گرتنی سەربازە ئیسرائیلەکان بە دیل و پەرپەشدانەوەی هێرشی زەمینی ئیسرائیل و ئەنجامدانی چالاکی مەیدانی جۆراجۆر. تونێلەکە بە چەکێکی استراتیژی بەرخۆدانی فەڵەستینیەکان دادەنرێت. چەکێکی گرنگ و مەترسیدارە کە ترس و تۆقاندن بۆ جووەکان دروست دەکات چ سەرباز بن یان نیشتە جێبن. لە مانگی 5 ساڵی ڕابردوودا لە ماوەی شەڕێکی 11 ڕۆژیدا ئیسرائیل چەندین هێرشی ئەنجامدا بۆ سەر ئەوەی کە پێی دەوترێت مترۆی غەزە کە تۆڕێکن لە تونێلەکان ڕێگەیان بە چەکدارەکانەدا بجوڵێنەوە بێ ئەوەی لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیلیەوە ببێنرێن و بەهۆی ئەوانەشەوە هێرشی کوتوپڕیان بۆ سەر ئامانجەکانی ئیسرائیل ئەنجام دەدا. ئەلبەتە دانیشتوانی غەزەش کە ناوچەیەکی کەناری گەمارە دراوە بۆ 2,300,000 کەس ئەزموونی رێژخایەنیان هەیە لە بەکارهێنانی تونێلەکان لە ساڵی 2007ەوە کاتێک ئیسرائیل گەمارۆی سەپاند لە وڵامی دەست بە سەراگرتنی حەماس بە سەرکەرتی غەزەدا. فەرماندەکانی ئیسرائیلی مەترسی ئەوەیان هەیە
کە چەکدارەکان دووبارە بتوانن ئەو تونێڵانە بەکاربێنەوە بۆ دەست بەسەراگرتنی کارمەندانی ئیسرائیلی یان خەڵقی مەدەنی بۆ بەکارهێنانیان بۆ سەوداکردن لە بەرامبەر ئاڵوگۆڕی زیندانیەکان. ئەبوو حەمزەی گوتەبێژی لیوای سەرایە قودس دەڵێت تەنانەت ئەگەر تونێڵەکانی جیهادی ئیسلامی نەتوانن بگەنە ناو ئیسرائیلەوە هێشتا چەکێکی استراتیژین بۆ بەرگریکردن. لە ڕۆژانی داهاتوودا توانای بەرگری چەکدارەکان و سەرایە القودسیان بۆ دەرەکەوێت لەو دەمەی ئەو بربەستە دەشکێرن کە پێی دەوترێت دیواری ئیسرائیلی ئەوەی لە ڕۆژهەڵاتی کەرتی غەزە دروستیان کردووە. جێباسە چەند هەفتەیەک لە تۆندوتیژی کوشندە کە بریتین لە خۆپشاندانی تووڕەیی و سەرکوتکردنی پۆلیس لە دەوروبەری مزگەوتی ئەلئەقسا لە ئۆرشەلیم قودس هانی جیهادی ئیسلامیەکانی داوە هەڕەشەی پەرەسەندنی ڕەوشەکە بکەن. ئەبوو حەمزەش دەڵێت لە دوای شەڕی ساڵی ڕابردووە تونێڵەکانیان چاک کردوتەوە و ئەمباری موشکەکانیان نیۆ کردوتەوە و هەروەها ستایشی ڕۆڵی ئێرانی کرد. کۆماری ئیسلامی ئێران هیچ دوودڵ نییە لە پشتگیریکردنی بەرخۆدانی فڵەستینیەکان چ بۆ لیوا چەکدارەکانی ئەلقەسام و ناسر و سەرایە القودس ویان هەر لایەنێکی تری بەراڵکاری چەکداری ئەوان لە ڕووی سەربازی و دارایی و ئەخلاقیەوە پشتیوانیمان لێ دەکەن و هەمیشە لە ڕووی سیاسی و سەربازی و لەسەر ئاستی ئەمنی پاڵپشتمان بوون. سەرچاوەیەکی تری لیوای سەرایە القودس کە نەیویست ناوی بهێنرێت گوتی ژمارەیەکی زۆری تونێڵی هێرشبەریان هەیە کە بەناو قوڵایی ئیسرائیلە درێژ دەبێتەوە. هەروەها گروپەکە موشکیان هەیە کە توانای گەشتنیان بۆ تەواوی ئیسرائیل هەیە. گوتیشی ئێمە ڕێنماییمان پێگەیشتووە لە ئامادەباشیدا بین بۆ بەرگریکردن لە مزگەوتی ئەلئەقسا و ئۆرشەلیم قودس و موشکەکانمان ئامادەن تەنها چاوەڕوانی ئەوەی سەرکردایەتی بڕیار بدات. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. دادگایەکی تورکیا ڕۆژی دووشەمە سزای زیندانی هەتاهەتایی بەسەر چالاکوانی مافەکانی مرۆڤ و کەسایەتی خێرخواز عوسمان کاڤەڵادا سەپاند. ئەم سزایە بە تاوانی هەوڵدان بۆ ڕوخانی حکوومەت لە دەمی خۆپیشاندانە فراوانەکانی ساڵی 2013 دژ بە حکوومەت دراوە. وڵاتانی ڕۆژئاوا و گروپەکانی مافەکانی مرۆڤ ڕەخنەیەکی زۆریان لە حکومەکە گرتووە. گرتنی کاڤاڵا لەلایەن تورکیاوە پاڵپشتکەرانی کاڤاڵای سەرسام کرد و ئەو بۆچوونەی بەهێزتر کرد کە تورکیا پرۆسەیەکی دەستگیرکردنی هەڕەمەکی دەست پێ کردووە. حەفت چالاکوانین دیژی بکەڤاڵارە هەر یەک جوانە بۆ دەمی 18 ساڵان بە حکمی زیندانی هاتنە جزاکردن. گەلۆ تورکیا چاوە ڕەوایی دەدا جزاکردنا کەڤاڵا و هەڤاڵینوی. هەفکارەمە ئۆزلەم یاساک زوودەیە vê dozê dişopîne sîvîdarim ku amade be ji bo ku em hinek pisyanan jî bikin ku ji bo ku em dizanin ew pêdaçûnê dike li ser vê dozê û geleka ciwana jî kesên ku hatîne cizakirin naz dike niha ozlem bimere ozlem dem baş dewlet dibêje dadgehkirin ser bi xwe ya hûn çi dibîsin دماش دخيل براستر دماكو هون ام دافيانيين دولتها تركيا فرمي بنيرن ام دبينن كو وكي هردم دولتها تركيا دبيجيكو ام بريارا دادكي هي ودادكيها ترك هردم وكي سربخيه و تركيس هيد بياني يعني ولاتين بياني نكارن دسوداني بكن برياري دادكي لي اگر ام لگور شوپاندنا داخل هەکە ئەم لە داخوایانین ببۆرین ئەس دەبێژم دەنگێک پرسکرێکێک هەیە وڵا باشە تا ڕاست کرد ویدارم دەنگ باش بە دەنگ سافی بە جەمەژی کوچکی قڕاقڕ دەهات فەرموو تەمام کە باوە ئەس هێوی دەکەم لێ بەلێ هەکە ئەم راپۆرتên navnetêviyê derbarê dadweriya Tirkiye binêrin wekê raportên navnetêviyê yên rêxistinên mafên mirovan dadweriyê û raportên wekî rêxistina navnetêviyê ya Afoyê Amnesty International rêxistina çavderiya mafên mirovan Human Rights Watch û wekî rapora Wezareta Derve ya Amerîka ya derbarê mafên mirovandan binêrin Tirkiye di derbarê
مافên dadweriyê de û biryarên dadweriyê de di nava welatên serenserê cîhanê de di rêza herî dawî de dimîne. Wekî mînak li gor rapora serweriya hukûqê ya 2021 ku her sal di meha cotmeyê de tê weşandin, Tirkiye di navbera 139 ولاتان ده در رضا سدو حفظان ده جهت وزن تو بحثی بگشتی بحثی ترکیه دیگه بحثی مثلا ریاکسیون جهانی جبو کارین ترکیه ریتابت جبو وی دادگاه کرنی و دادگاه کرنا کوالا بو هاتای زندانی و حوالنوی جهنده سال 18 سال زندانی ریاکسیون جهانی لسروینا چیه؟ بله براستی اگر ام هم نوبرا اپوزیسیونی ترکیه میزکن هم جل ریخستنی سیویل و هم جد اصلا نونتوی ده سربریارا Osman Kavala û heft hevalên min ku her yek 18 sal cezaya zindanê girtin bertekên tund têne kirin li Tirkiyeyê û rexneyên giran têne kirin di serî de berdevkê Wezareta Derve ya Amerîka Ned Price do êvarê bi daxuyaniyekî nivîskî biryara dadgeha Türk rexne kir û demo dest berdana Osman Kavala kir. Ned Price di daxuyaniya Wezareta Derve de destnîşan kir ku ew ji vê biryarê hêviya şikestiye û nerazîne. Her wa Parlamentoya Avrupa Federal Hükümeta Parlamentoya Avrupa Hükümeta Almanya û rêxistinên serenserê devletê biryarên tund nîşanê vê dadgehê. Baş awazla em dizanin zû de tu vê dozê dişopînî û hinek ji wan kesên ku hatîne cizakirin nazikî jî hûn dikarin ser wana çi bêjin? Belê wekî dengê Amerîka bi rastî dexîl me bi navenda rêxistina EFOyê ya li Washington DC ra pêviyan li ser bi çend ser pisporên ser çavderiyên Tirkiyeyê ra pêviyan dîsa me bi du parêzvanên doza geziyê bi xwe pêviyan hemû wekî ev biryarek siyasî dinirxînin û dibêjin dûbendî navbera dozan yên di Tirkiyeyê de dema darizandinê de bi rengekî berbiçav heye ji ber wî jî em dikarin bêjin ku bi rengekî berbiçav ev biryara dadgeha Tirkiye bi dil xemgînî û wekî siyasî tê nirxandin. Belê ozdam gelkî spas Oslam Yasak bi me re bû rasta spas bi te. ڕێبەرانی جیهان لە واشنگتنەوە بگرا هەتا بێژینگ پیرۆزباییان لە ئیمانوێل ماکرۆن کردبوو کە بوو بە یەکەم سەرۆکی فەڕەنسا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا دووجار هەڵبژێرێتەوە لە کاتێکدا نزیکەی لە سەدا 59 دەنگەکانی بەدەستهێناوە. بەڵام لە کاتێکدا کە بەرهەڵستە سەرەکیەکە ئەو پەڕی ڕاستڕەوەکەی مارین لاپێن دەنگێکی زۆری بەدەستهێناوە ماکرۆن لە تێرمی دووهەمیدا ڕوبەڕووی ئاستەنگێکی زۆر دەبێتەوە بۆ بەرەو پێشبردننی ئەجێنداکانی خۆی. ده هەڵبژارتنین سەرۆکاتیا فەرەنسادا ڕۆژای یەکشەممی سەرۆک ئیمانوێل ماکرۆن ji بۆ گەڕەکە دیا سەرۆکاتی هات هەڵبژارتن ناراوی یا ڕازگر ji بۆ سەرۆکاتی مەرین لە پێن بە هیڤیا دەستکەفتن مەزنە ده هەڵبژارتنین پەرلەماندا لە ماشەش خزیرانی گەلۆ بژارەین لە پێش مەکرۆن چنە هەتاکو بە یەک جاری لە پێن دووری دەست هەڵاتی بکە یان ژی وێ وەک ئۆپۆزیسیۆن لاواز بکە بمەڕە ji Parîsê Brêz Ezîz mam lê mafnûs û çavderî siyasî. Kakazî zor spas bû katî cenabit. Wekû gotin bijarekanî pêş Macron Çîn bo hilbijarnekanî parleman. Dizanî ew carî berî li hilbijardinê serokkomar berhelistkarî Macron xanûmê Le Pen bû. Lê îcarê ne xanûmê Le Pen e belkû kesekî çep e bi navî Jean-Luc Mélenchon. Çima li ber weko Jean-Luc Mélenchon digal çend kesî din digal partî Jînge, Partî Sosyalîst, Partî Komünîst ve hevra koalîsyonek çê dikin û şansî wan zêde ye bû ew ke ewan bibine grûpekî parlamenter li parlemanê Fransa û bikarin bi xelezkariyekî pêrekxiraw cebeceken çêken dij be Macron, dij be siyasetekanî Macron, dij be stratejî Macron. Lê çima wa dibe? Çunku li ber wî sîstemê hilbijartin li Fransa
بۆ پارلەمان سیستمێکی ماژۆریتێر و یا پڕانی نییە، سیستمێکی نسبیە، یعنی هەر کەسی کە لە دەوری دووەم یا لە دەوری یەکیش زێدەتر هانی ئەو دەبێتە نوێنەری پارلەمان. جا لەبەر وەکو هەموو کەس یعنی ڕاستیەکان و چەپەکان و ئەو ڕووناکبیران و هونەرمەندان و هەموو کەس دشت بە بڵین خانمی ماکرۆن چی دەکەن، دشت بە پارتیەوی ڕێکخستن دەکەن، شانسی وان گەلێ کەمە. بۆ نمونە ئەوان نەها 42% دەنگی فەڕەنسایان هێناوە لە بڵین سەرە کۆماری، لی تەنێ 7 کەس نوێنەری وان هەیە لە پارلەمان. شانسی وانیش نەزیێدەترە بۆ ئەو جاریش بە باوەڕی لە کەس کە دە کورسی زیێدەتر بێ. کەواتە چەپ بژارایەکیە کو مەکرۆن ڕووی وان بکە. لێ دیسان لە دەسەڵاتداریە دەمە چەند جارە 20 و بۆ نمونە سەرۆک یان سەرکەتیە هەڵبژارتنا دکارە دەگەل لایەنێن دی وەکو بلین هەفبەندی دروست بکە و دیسان وەکو چاوە پۆستەکە گرنگ و پۆستا سەرۆک وەزیران بدەوانە. هەتا چەندی ئەف احتیمال مەیدانیدا هەیە؟ دوو ڕاستی هەیە. یەکەوەکو 5 ساڵ بیلانی ماکرۆن بیلانێکی گەلێک باش نەبوو لە بەرچاوی خەڵکی فەڕەنسا، ji ber wekku ew dengekî haniye ew 58 ke haniye rastî li ber ew nebû ke xelkî Fransa deng dane bi Macron ya deng dane bi projeyê wî deng dane bi ew bo baykotkirdinî Marine Le Pen. Ew ku xelkî Fransa dixwazin li parleman li lejislatif hizbî Macron piranî wî nebo ji bo ke nekarê hemû bernameyekî xwe bi bawerî xelkê Fransa ne bernameyekî başa biçête ser, biçête cêy kirdewe, biçête emel. Li ber wê ku xelkê Fransa hemî wextê li mêjûda wa bû carek Şîrak hatiye hilbijartin bû bi serokkomar lê zû parleman munhel kir welî xelkê Fransa ew biryarî serokkomar Şîrak خراب کردن بایکوت کردن و لە هەڵبژاردننی پارلەماندا خەڵکی فەڕەنسا دەنگدان بۆ حیزبی سوسیالیست کە بەرهەڵستکاری شیراک بوو. بەڵێ بریز ماملێ ینی دگەڕایەکێ دەمە بهیست و ji فەڕەنسا خەڵکی دگۆ خەڵکی bi dil dengda lê digerradûyê de bo surekatiyê bi mejiyê xwe dengda ji bo parleman bi kurtî wê çawa dengî bidin vê carî. Ez bawer me deng didin kesek bi hîzbê که بکاره لسر سه شد سور به لسر سه شد کار بکه آخفتن بکه چالاکی بکه یک لسر بلین بشی سوسیال خلقی فرانسه دی بیجن کسی ببیت سروک وزیر ببیت حکومت که بکاره بشی سوسیالی فرانسه برز بکه بها گل گرانه نرخ گل گرانه اوان دی بیجن نرخی هر چیشته گلک بیت خوار یان یارمتی و آلیکاری دولت زیاده بی بو خلق دو لەسەر دموکراسی خەڵکی فەڕەنسا دەبێژن ئەو دموکراسی نەها هەیە لە فەڕەنسا دموکراسیەکی ناڕاستەخۆی نوێنەری خەڵک وەختی دەچێتە پارلەمان دی ئەو خەڵک فرامۆش دەکا ژبیر دەکا وان دەبێژن نابێ خەڵک دەبێژێ دەستێوەردانی خەڵک بە شێوەیەکی ڕاستەخۆ لە دموکراسیجیدا هەبێ. بەشی سێهەم بەشی ژینگەیە دەبێژن پرۆژەی سەرۆکۆمار و ئێمانوێل ماکرۆن نەکافیە نەباشە ji bo ژینگە لە ڕەوش و لە دۆخێکی gelek خراپدایە ئەو سەرۆکۆمار ئەو سەرۆکوەزی کە سەرۆکۆمار ناچار دەبێ دەستبژێر بکە گەرەک بوو بەشی سێهەمی گرفتی فەڕەنسا کە بریتیە لە ژینگە ئەویژی چارەسەر بکە. بله gelkê spas birêz Ezîz Mamlê mafnas û çalakwan û çavdêrî siyasî ji Parîsê bi me rebû. Spas. Spas bû wê baş. لە ماوەی داهاتووی بەرنامەکانمان دەچینە لای پەیامنێرەکانمان و دواترین هەواڵتان پێشکەش دەکەین بەڵام پاش ناوبڕێک. دەنگê ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
لە هەرێما کوردستانە عێراقیژی هەپانهاتا ڕادەیەکی دەنگی ئێریشن دەنگ و باسین ئێریشن تورکیا دە هەرێمێدا هەندێک خاو و سستان نینن تشتی گرنگ و مەزن نینن لێ دیسانژی ئەو ئێریشا و ئەو کاری چەکداری هەر بەردەوامە بەڵام ناڕزاییش دەردەبڕێ لەو بارەیەوە. دەچینە لای پامنێرمان ئەحمەد زێباری و ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵماندایە کە لەوێ ئێستا خۆپیشاندانێک لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان بەڕێوە ئەچێت. ئەحمەدەم کاتت باش؟ زۆر سپاس ئەم کاتە ئێوەش باش. سپاس. ئەحمەد چی نوێ هەیە لای تۆ؟ بەڵێ بڕیار بوو کاتژمێر 30 خولەک بە کاتی هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە چاڵاکان و کەسایەتیەکان و هەروەها لایەنگرانی حیزبی زەحمەتکێشان و شیوعی لە هەرێمی کوردستان گرتبوونەوە و خۆپیشاندانێک لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر ئەنجام بدەن. بەڵام گرتبوونەوە خۆپیشاندانەکە ئەنجام نەدرا لەبەرەوەی هێز ئەمنیەکان نانهێشت خۆپیشاندانەکە بەڕێوە بچێت بە هۆکاری ئەوەی کە خۆپیشانداران مۆلەتیان وەرنەگرتووە. من لەگەڵ ڕێکخەری خۆپیشاندانەکەش قسەم کردوتی ئێمە مۆلەت وەرناگرین دیار بوو بە پێی یاسەوەک ئەو ئاماژەی پێدەکرد 24 کاتژمێر پێش خۆپیشاندانەکەوان کردووە گەر 24 کاتژمێر تێپەڕی ئەوان خۆپیشاندانی خۆیان نەکەن بەڵام ئێستا خۆپیشاندانەکە نەکرا لە ئێستادا چونکە بڵاویان بە خەڵکەکە هاتبوون شوێنی خۆپیشاندانەکە و بڵاویان پێکرا یا هەر خۆپیشاندانەکە ئەنجام نەدرا. بەڵێ خەڵکێکی بەرچاو لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر ئامادە بوو پەیتا خەڵکی تریش داهات دواتر ڕێگە نەدرا خۆپیشاندانەکە بەڕێوە بچێت بە هۆکاریەوەی وەک باشە. ئەحمەد تۆ لە ڕێکخەری خۆپیشاندەرانت پرسی کە بۆچی مۆڵەت وەرنەگیرا بوو پێشوەخت؟ من لێم پرسیکەوە بۆچی مۆڵەتان وەرنەگرتووە گوتی ئێمە مۆڵەت وەرناگرین دیار بوو ئەمە قسەی یەکێک لە ڕێکخەری خۆپیشاندانەکە بوو کەوای وت خۆپیشاندانەکە بۆ ئەوە بوو کە دژی هاتنی هێزەکانی تورکیا بۆ شەڕێککردنەوەی و خاکی هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت کە دەکەوێتە سنووری پارێزگای دۆک وەک بەپێی زانیاریەکانم زیاتر لە 340 گوند لە سنووری پارێزگای دۆک چۆڵ کراون بەوەی ئەو هێرشانەی کە تورکیا و پەکەکە و شەڕێک کە تورکیا و پەکەکەیە لە دوا هەمین هێرشەکانی تورکیاشدا بۆ سەر چای مەتینە و گارە و زاپ و ئاواشین و ئەو ناوچەیە بەنگشتی کە زیاتر لە 120 گوند چۆڵ کراون بەهۆی ئەم هێرشانەوە هێرۆ بەڵێ. بەڵێ سپاس. پامنێرمان ئەحمەد زێباری لە هەولێرەوە لەگەڵماندا بوو. گەڵۆ لە دهۆکێ چ پەیامێن و لەسەر ئێریشین تورکیا لەسەر لە هەرێما کوردستانە عێراقی چێت بنیان چ پەیامێن و هەنە پەیامنەرێ مەسەلام باڵایی بمەڕەیە سەلام چه هەیە تشمەڕە بێژی تشتین و لەسەر وان ئێریشان سەلام دەنگێمتێ سەلام دیارە دەنگی من ناگات سەلامی دەنگێمتێ ئەگەر بزان شمەڕە بێژی کات چ پەیامێن و دەنگوانە لەسەر مەسەلا ئەوان ئێریشن تورکیا لە هەرێما کوردستانە عێراق و تایبەتژی لە هەرێمین کوتلێ. بله یا خویایک و هر وکی وزیر برگریه ترکیه جی دهی آماجه پیه که دایی که اپراسیونا نکت دخونه غایه که در راوستان جبروه که اوی خوب گوتیه دایی خویا کریم که جهن آسیب و نو و نشانه همی وان آرمان جرخواب بجه بینن بلکه دیت قناغن بید دا آنکوت اپراسیون بید دا او تکنیک اگادی بوه دوره بکار بینن وان پتر بحث زابه و کورجاری و لینکی و چای متینایا لنکه اپراسیون راوستیایا خلک و دوره همیه متسی کام بازن در پیدا بوده جبروی که دویجن ام ترسی کو جارا بیتن اف اپراسیون ترکیه برف فرهتره بچن چونکه سوریه آنکو کمالگاه سوریه سر قضا شیلات زیده بنگه سرکی ین ترکیه لینا دیسان ناوند آمیدی جی هر بنگه ترکیه لینا او متصل دفی خلکی پیدا بوده او لوینا واند چارچوبه کمالگاه جیدا بیتا چارچوبه کریم کجبر ایرشن ترکیه و شر و بهرچون نابرا ترکیه و پکه که دا نشن هر دربازی رزو بیستانن خوب ببن نشن دربازی چه وانجه ها ببن یه جیانا وانگوندای جیانا وی خلکی سروه دوره مترسی یک مازن اگر ام بحث بکین ام تناف دابوین و دف خلکی پیدا بویا و مترسی یک زیده بیستان هیا کو پتر ترکیه بهتن تناف هرما کردستان دا اگر ها تو وان آرمان جا خویا دوی کیره چیایگاره
اما ناحيه سرسنكي و قادشه و اف دبر همي كتبن كنترول تركيا دا اولی دیپلماسیک بو همي پارێزگاها دهوکێنەتنێ بوو دبر انشلات بزێ بله ترکانی هادی بجا قۆناغەیە کی بوو یاوێ ئێریشێ سەلام باڵای گەلکی سوپاس لە نیویۆرکی ژی بیرەوەریا جنۆسایدا ئەرمەنیان تێکردن و ئەو ژی تورکیا تاوانبار دەکەن بە وێ جنۆسایدێ بەڵێ بێگومان خەڵکی ئێستاژ لە تایم سکوێری نیویۆرک کۆبووبوونەوە بۆ یادی جینۆسایدی ئەرمەنەکان کە لە ساڵی 1950 ئەنجام دراوە ئەو کۆبوونەوەی تایم سکوێر بوو بۆ ڕێزلێنان بۆ نزیکەی 1 ملیۆن و نیو کەسی کە لەو کۆمەڵکوژیەدا کوژراون. ئەرمەنین کو باژارê Nîyokê dijîn ji bo salvegera 170 a genosîda Ermenan li meydana Timesî bîbiranînek lidarxistin. Gelek kes tev li çalakiyê bû û ji bo bîranîna kesên ku hatine qetilkirin jî li monumenta sembolîk gul danîn. Her wiha serokê Piraniya Senatoyê ya Demokrat Chuck Schumer jî beşdarê bîranînê bû û li wir xeberdanek kir. ئەمریکا ڕاستیە قەتلیعامێ ساڵا پار ناس کرد لەوڕە ئەف بسایەوە و کارێوە هاتە ناسین ئەرمەنان و زارڕوکێتوان هەرتم دگوتن و ئەم توجار ji bîr nakin divê hûn ji bo vê xwe pîroz bikin. Ermenên ku beşdarê bîranînên bûn balkişandin ser piştgiriyê. Ango dibêjin çima mirovên ku ji bo mafên mirovan kar dikin ji bo Ermenan tiştekî nakin. Ez xwe bi êş û her wiha bi hêris hez dikim. Ez neviyê mirovên ku ji cînosaydê xilas bûyîme, kalên min li hember cînosaydê şer kirine û xwe rizgar kirine. Ez hêjî fam nakin ka çima piştî 107 salan em ji bo nasîneke hêsan ya genûsêdê li vir çalakî li dar dixin. Divê dema modern da mirov li hember tund û tîjiyê disekinin. Lê hêjî ez piştgiriyeke mezin nabînim. Him beşdarvan jî dibêjin nasîna Amerîkayê ji bo wan gelek giring e. Li divê Amerîka li hember Tirkiyeyê wek berdewamiya nasînê mueydeyan. Ango danekirinan bide destpêkirin. Dema ku Amerîka genosayd nas kir ji bo me demeka dîrokî bû û me xwe bi hêz dît. Lê paşê naskirin tenê wek gotin ma. Lewra Amerîka dîsa wek hevalbenda Tirkiyê berdewam alîkarî kir. Hem alîkariyê dide Azerbaycanê û hem jî Tirkiyê ku li hember Kurd û Ermenan komkujiyê bikin. Hêjeyê gotiniyê ku serokê Amerîka Joe Biden sala par bi daxuyaniyek fermî peyva genosîdê ji bo qetlîyama li dij Ermenan bikaranî. Biden bi vê daxuyaniyê bû serokê yekê yê Amerîkayê ku genosayd nas kir. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. دیارە ئاشن ئاڤێ بەرینەها ژی وەکو بێژین ژێ گرنگ وێژ بۆ ژیانە خەڵکی و لێ دیارە نەهاکار بوانێتەکردن لێ دیارە گەلێک جیاژی هێر ئەهێش ئەو ئاش مانێ هێرۆ هەرما و کاریشی پێکەن هەر لەو بارێشەوە پەیامنێرمان ئەیوب دمیر راپۆرتێکی ئامادە کردووە ئەم تەماشا بکەن. Aş di dîroka mirovahiyê da pêngaveka mezin bû. Pêştir bi aşê dest genim hate hêrandin û dûra jî ji bayê û avê sûd hate wergirtin. Ev kevneşopî piştî geşedana teknolojiya modern yek bi yek ji holê radibe. Li divan deman da li Enqerê ji bo ku ev çand neyê ji bîrkirin, aşê avê hatiye zindîkirin. Aşvan Ramazan Akgüz ew di hêlekê da vî aşî dide xebitandin û di hêla din da jî aş bi vexwendiyan dide nasîn. Ez hostayê aşim û karê aşvaniyê dikim. Li Enqerê tenê ev aş heye. Ji ber ku bi avê dixebite em jê re dibêjin aşê avê. Bi vî aşê avê ez genim dihêrim. Di mekanîzmaya aşê avê da turbîneke ye.
Av li jorê tê û li vê turbînê an jî çerxê dide. Ev çerşî du kevirên aş dihûnîne û genimê ku dikeve nav van du keviran tê hêrandin û dibe art. خەباتە ئاشێ ئاوێ بالکێشە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەر شاد و بەختەوەر بن. بدوعا